هەر لەبارەی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەبارەی درێژکردنەوەی ماوەی هەڵگرتنی گومرجی لەسەر بازرگان و ئەو کاڵە خۆراکانەی کە لە وڵاتانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت دیارە حکوومەت بۆ ڕێگریکردن لە گرانبوونی نرخی کاڵاکان بە تایبەتی لە سەرەتای ئەم ساڵەوە بڕیارێکیدا کە بۆ ماوەی 2 مانگ ئەو کاڵە خۆراکانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێنە بازاڕەکانەوە باجی گومرجیان لەسەر هەڵبژیرێت ئەمەش دەبێتە هۆی ئاسانکاری بۆ بازرگان و لە هەمان کاتدا نرخی کاڵەکانی گران نابێت و لە هەمان کاتدا ماوەکە درێژ کراوەتەوە بابزانین تا چەند کاریگەری دەبێت لەسەر بازار یاخود لە ماوەی ڕابردوودا ئەو کاریگەریانە چی بوون بەهۆی بڕیارەوە گەیلان حاجی سەعید سەرۆکیەکێتی هاوردە و نردنکارانی کوردستان لەقی هەولێر لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت کە گەیلان ئەم کاتت باش ئەو بڕیارانەی کەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستاندا دراوە لەبارەی ڕێگریکردن لە گرانبوونی نرخی کاڵا خۆراکیەکان تا چەند کاریگەری هەبووە لەسەر بازار لەسەر نرخەکان. بەڵێ سەرەتا زۆر سوپاسان دەکەم بۆ ڕخساندنی ئەو دەرفەتە کە قسە لەسەر و بابەتە بکرێت بێگومان ئەو بابەتە ئمڕۆ بابەتێکی گرنگی ناو بازار و بازرگانان و کۆمپانیاکانی بە تایبەتی خۆراکە و هەروەها باسێکی گەرمە لە ناو خەڵک و هاوڵاتیانیشدا کە باز لە گرانبوونی نرخ دەکرا و باز لە گرانبوونی نرخ دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیانی نیگەران کردبوو و ئێستاش لەگەڵدا بێ هاوڵاتیان لە گرانبوونی لە گرانی نرخ بە شێوەیەک لە شێوەکان نیگەرانن ئەوەیە کە ئاماژەی پێ بکەین لە 6/4/2022 حکوومەتی هەرێمی کوردستان هەرسا بەپێی بڕیاری ژمارە 140 بڕیاریدا کە گومرگ لەسەر ئەو خۆراکە سەرچانە هەڵبگرێت بۆ ئەوەی ببێتە پشتگیریەک یاخۆ هاندانێکی خەڵک یاخود بارسوچی لەسەر خەڵک بۆی نرخ تۆزێک داببەزێ و هەروەها کارە ئاسانی بۆ بازرگانان بتوانن کاڵاکانیان بە نرخێکی گونجاوتر بێن لە هەرێمی کوردستان بۆی کاریگەری گرانبوونی نرخ لەسەر هاوڵاتیان نەبێ بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئێمە وەکو یەکێتی هاوردە و نردنکاران پێش دەرچوونی ئەو بڕیارە بە چەند خاڵێک یاداشتێکمان بۆ حکوومەت نرد و ئێمە شەرداوە کاریەکەمان ئەوە بوو کە گومرگ نەمێنێ و چەند خاڵی دیکەش بۆ ئاسانکاری بۆ ئەوەی کە نەبێتە بارگرانی لەسەر خەڵکو و ئەو نرخەی کە ئێستا گران بووە بە جۆرێک لە جۆرەکان نرخەکەی دابەزێتەوە بۆی خەڵک هەست بەگری نیگەرانی نەکە ئەوە کە دوێنێ پێشەوەی بڕیارەکە کۆتایی پێبێت دیوارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارەی دووبارە درێژ کردەوە بۆ 2 مانگی تر بۆی ئیدامەی هەبێ و خەڵک دووبارە بتوانێت کاڵاکان بە بێ گومرگ هەنا هاوردەی هەرێمی کوردستان بکە بۆی کاریگەری گرانبوونی کاگەلان لەبارەی پێداویستە سەرەتاییەکان دیارە چەلگە کشت و کاڵیەکان کارگە پیشەسازی خۆراکیەکان لە هەرێمی کوردستان پێویستیان بە پێداویستی سەرەتایی هەیە یعنی تا چەند لە مرۆوە حکوومەت هاوکاری ئەو کارگە و ئەو چەلگە کشت و کاڵیانە دەکات کە پێویستیان بە پێداویستی سەرەتاییە. بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی بڕیاری ئەوەی کە پشتیوانی لە بەرهەمی ناوخۆ یاسایەکەیە کە پشتیوانی لە بەرهەمی ناوخۆ دەکا و پشتیوانی لەو کارگە و چێلگانە دەکا کە بەرهەمی ناوخۆ بەرهەم دێنن و بەپێی ئەو پشتیوانیە بە ئەو مادە سەرەتایانەی کە لە دەرەوەی وڵات دێن بەخشراون لە گومرگ و دەبەخشرێن لەو گومرگەی کە لەسەریتی بۆ هەموو ئەو کارگانەی کە مۆڵەتیان هەیە و پێویستیان بەوە هەیە کە پشتیوانی لە بەرهەمی ناوخۆ بکرێت ئەوە وەک بە یاسا ڕێکخراوە و حکوومەتی هەرێم بەردەوامەلەوە و ئێمە جگە لەوەش بەڕاستی چەند ڕۆژێک بەر لە ئێستا دووبارە یاداشتێکمان پێشکەشی بە وەزارەتی بازرگانی کرد لە ڕێگای بەڕێوەبەری گشتی بازرگانی و داوامان لەو چەندین خاڵی تێدا بوو یەک لەو خاڵانە ئەوە بوو ئێمە داوامان کرد بە هەروەکو خواراکی خواردەمەنی بۆ مرۆڤ هەروەها گومرگ لەسەر ئەو خۆراکی ئاژەڵی واخد حەلەف و سۆیا و ئەوانش هەڵبگیرێت بۆ پێی ئەوەش دەبێتە پشتیوانیەک بۆ بارچووکی لەسەر ئەو خاوەن پرۆژەی پەلەوەرانە یاخود خاوەن پرۆژەی گۆشت سوور لە هەرێمی کوردستان ئەوانش سوودمەند بن لەو بڕیارە بۆ ئەوەی کە نرخی گۆشت و پەلەوەریش لە
هەرێمی کوردستان بە شێوەیەکی وا کاریگەری نەبێت لەسەر هاوڵاتیان ئێمە یەکێک لە خاڵەکان ئەوەشمان داوا کردبوو هەروەها داواکاری دیکەشمان ئەوە بوو کە ئەو بڕیارێک کە دەدرێت بۆ هەڵگرتنی گومرگ لەسەر خۆراکەکان دوومان کەمە بەڵکو وعدە دیار نەکرێ بۆ ئەوەی تا دوومان جیتکە هەڵبژیرێ بەڵکو وعدەکە کراوە بێ لەبەرەوەی ئێمە بازرگانمان هەیە دەچێت لە وڵاتی ئەرژەنتین و هند و چە وڵاتی دوور کالا دێنێ لەوانەیە تا دەیکڕێ بە کەشتی کاگەیلان لە شەژمانجی ڕابردوودا ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئێران و تورکیا وڵاتانی دیکە بە تایبەتی لە ڕووی هاوردەکردنەوە بەرەمە خۆراکیەکان چۆن بووە خواست چۆن بووە بەڵێ هەروەکو دەزانن ئەلەو فتەی ڕابردوو لەو ماوەی ڕابردوودا خەڵک زیاتر بە تایبەتی بازرگانانی خۆراک فۆکسیان کردوتە سەر هاوردەکردنی کاڵای خۆراکی بەو پێوەی تۆزێک نیگەرانی لە وڵاتان دروست بوو یاخود ئەو خۆراکانەی کە لە وڵاتانی رووسیا و ئۆکرانیا بەدەست داهات ئێستا بە زەحمەتتر دەتوانێت لە وڵاتانە بەدەستی بێنی بۆی دەبێت لە هەندێک وڵاتی دیکە هاوردەی بکەیت بەڵام لە هەمان کاتدا بازرگانی بە شێوەیەکی گونجا و ڕێکوپێک لە سنوورەکانی ئێران و تورکیاش هەمان ڕێڕەوی جارانی هەبووە و بازرگانی بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک گرفتێک لە سنوورەکاندا نەبووە بە بازرگانی زۆر سپاس گەیلان حاجی سعید سەرۆکیەتی هاوردە و نانکارانی کوردستان لە قیاولێر سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت